سەبارەت بە هێرشی میلیشیاکان و کاردانەوەکانی ئەمریکا بزانین چی دەبن. من میوانێکم لەگەڵ دەبێت پیتەر گالبرێس سیاسەتمەدار و دیبلۆماتکاری ئەمریکی لە شاری بۆستنی ئەمریکاوە لەگەڵم دەبێت و گفتوگۆی زیاتر لەگەڵەوەکەم. بەڕێز پیتەر ئەم کاتتان باش. ئەمریکا بەڕوونی هۆژاری بە عێراق داوە ئەگەر هێرشی میلیشیاکان بۆ سەر ئەوان بەردەوام بێت ئەوە باڵیۆزیخوان لە عێراق دەکشێننەوە. دەگاتەوە حاڵەتێک کە ئەمریکا باڵیۆزیخۆ لە عێراق بکشێنێتەوە؟ میلیشیاکان دەیانەوێت کە ئەمریکا باڵوزخانەکەی دابخا و ئەمریکا ئەو کارە ناکە، باڵوزخانەکەی داناخە. ئەگەر هێرش بکرێتە سەر باڵوزخانەی ئەمریکا یاخود سەربازانی ئەمریکا وەڵام بداتەوە. وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن زۆر بەڕوونی ئەمەی وت. کەواتە ئەی ئەمریکا چییە کات؟ ئەوان ئەیانەوێ ئەمریکا باڵیۆزخانەی خۆی دابخات و بڕوە. ئەی هەڵوێستی ئەمریکا چیە بێت؟ ئەمریکا ئەو کارە ناکە بە دڵنیاییەوە. دەیەوێت دڵنیا بێتەوە کە ستافەکانی سەربازەکانی پارێزراون. ئەمە هێرش نییە بۆ سەر ئەمریکا لە ڕاستە. عێراق وڵاتێکی سەر بەخۆیە، سخاوەن سەروەریە، نوێنەری وڵاتانی تێدایە. ئەمە وڵاتانی دنیا ئاساییە پەیوەندێکی باشت لەگەڵی هەبێ یاخود پەیوەندێکی باشت لەگەڵی نەبێ، بەڵام هەر چۆنێک بێ ئامانجگرتنی وڵاتان و نوێنەرایەتی وڵاتان ئەمە هێرش نییە بۆ سەر وڵاتە بیانیەکان، ئەمە هێرشکردنە سەر سەروەری ئەو وڵاتی خۆت. تۆ نابێ ڕێگە بدەیت. ئەمە لاوازی عێراقەکە ڕێگەیەدا هێرش بکێتە سەر میوانەکانی سەر نوێنەری وڵاتان لەناو خاکی وڵاتەکەی. بۆیە بەڕاستی ئەمە زۆر ترسناکە. من جارێکی دیکە دەیمە وڵێمەوە هێرش نیە بۆ سەر ئەمریکا. دۆناڵد ترامپ لەم یەک دوو ڕۆژەدا لە دوانێکی دا و باس لەوە دەکات، دەڵێ لە سەردەمی من ئێرانیەکان پێیان گوتم کە ئەگەر هێرشمان کردە سەر ئەمریکاش ئەوە ئامانجەکەی خۆمان ناپێچین. باشە؟ واتە پێشوەخت ئەمریکایان ئاگادار دەکردەوە. ئەمانەی ئێستاش هەمان حاڵەتە کە ئەمریکا ئاگادار دەکرێتەوە کە هێرشیان دەکرێتە سەر و ئامانجەکەش ئەوان نین. من دڵنییا نیم، بەڵام ئێمە دەزانین کە دۆناڵد ترامپ هەماهەنگی هەبوو لەگەڵ قاسم سولەیمانی و ئەبوو مەهدی موهەندیس لە 2017 کە هێرشیان کردە سەر کەرکووک. بۆیە ئەبوو مەهدی موهەندیس تانکی ئەمریکی بەکار هێنا و هاتە سەر پێشمەرگە بەرەو هەولێر هات، لە کەرکووکەوە هات. بۆیە ئەمانە هەردووکیان لە یەک باز نەبوون. ترامپیش لەوانەیە جۆرێک لە جۆرەکان پەیوەندی هەبوو بێ لەگەڵ ئێران، بەڵام ئەزانم کە جۆ بایدن بەرگری لە ئەمریکا ئەکا و بەرگری لە هاوپەیمانەکانیشی دەکا ئەنجا عێراق بێ هەرێمی کوردستان بێ. باشە، پێتان وایە عێراق دەبێتە وڵاتێکی نێوەنگیر لە نێوان ئەمریکا و ئێران یاخود ئەبێتە بە بەشێک لە گەمە و ململانەکان؟ پێم وایە بێ عێراق ئەتوانێت ڕۆڵی خۆی بگێڕێت لە باشترکردنی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێران. بۆیە گرنگە ئەومان لەبیر بێت کە ئەمریکا لە 2003 یەکێک لە ئامانجەکانی ئێرانی بەجێهێنا کە لە ناوبردنی سەدام بوو و هەڵبژاردنکردن بوو و ئەو شیعانەی هێنایە سەردەسەڵات کە ئەمە بەدیهێنانی ئامانجی ئێران بوو. بەڵام دوای ئەوە ئێران و ئەمریکا زۆر خاڵی هاوبەشیان هەیە، کەلتورێکی جوانی هەیە ئێران، مێژوویەکی دوور و درێژی هەیە و پەیوەندیەکی باشی کەلتوری هەیە لە نێوانیاندا و ملیۆنان ئێرانی لە ئەمریکا ئەژین و خەڵکی تێگەیشتون، خەڵکی خوێندەوارن، هاوکاری حکوومەتی ئەمریکان. بۆیە هیوادارم پەیوەندیەکان باشتر بن، بەڵام لە 1970 شتێکی خراپ ڕوویدا کە ئەم جۆرە سیستەمە هاتە سەر دەسەڵات. ئەمریکا پەشیمان بۆتەوە کە شیعەکانی هێناوەتە دەسەڵات لە عێراقا یان نەخێر لای وایە کارێکی دروستیان کردووە؟
بە دڵنیاییەوە دەوەستێتە ئەوەی کە لە کێ دەپرسی ئەم پرسیارە. بەڵام من پێتەڵێم ڕادستکردنی عێراق بە ئێران هەڵەیەکی زۆر گەورە بوو، بەڵام سەرڕای ئەو تێچووی کە ئەمریکا هەی بوو، بەڵام لە ناوبردننی سەددام و هێنانی پرۆسەیەکی دیموکراسی و ڕێگەدان بە شیعە کە چەوسێنراونەتەوە بە درێژایی مێژووی عێراق، ئەمە شتێکی باشە و ڕێگە بدەیتە خەڵکی هەرێمی کوردستان بۆی کە حکوومەتی خۆیان هەبێ، حکوومەتی هەرێمیان هەبێ، خۆشگوزەران بن. بەڵام بە تێڕوانینی ئەمریکا دەبێ لە حکوومەتی ئەمریکا بپرسی بزانین کە چەندی سەرف کردووە لە عێراقا و چەند زیان بە ئابووری گەیشتووە و بە دڵنیاییەوە ئەگەر لە هەر بەرپرسێکی ئەمریکی بپرسی ڕازی نییە لەم دۆخەی کە هەیە با بڵێن، بەڵام ئەوەی کە ئەمریکا ویستی لە 2023 ئەوە ئێستا نییە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان چەند جارێک بە درۆن هێرشکراوەتە سەر فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر، بە تایبەتیش هاوپەیمانان کە لە نزیک فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێرن. ئەمریکا بۆ پاراستنی هەرێمی کوردستان چیەکات؟ ئەمریکا بە دڵنیاییەوە دامەزراوەکانی خۆی دەپارێزێ، بنکە سەربازیەکانی خۆی دەپارێزێ، چەکی هەیە درۆنەکان دەخاتە خوارەوە، بەڵام ئەگەر هێرشەکان بەردەوام بن بە دڵنیاییەوە ئەو شوێنانەی کە هێرشەکانی بۆ ئەمریکا دەیان کاتە ئامانج و بە دڵنیاییەوە بنکەی ملیشیەکان دەڵێن دەیان کاتە ئامانج، بەڵام ئەمانە تەنها خەڵکێکن کە یانوی کێشە دروست بکەن و هیچ شتێک نییە کە بەهۆیەوە هێرش بکەنە سەر بنکەکانی ئەمریکا، چونکە ئەمریکا هاوکاری ئەوانی کردووە کە ئەویش لە ناوبردننی داعش بوو کە دەوڵەتی ڕاگەیاند بوو لەوێ و هەڕەشەیەکی زۆر زۆر گەورە بوو بۆ شیعەکان. خۆتان دەزانی کە داعش سەیری شیعەکانیە کرد وەکو کافر و دەیکوشتن. باشە، شتێک لای من ڕوون نییە لە عێراق هێرشەکرێتە سەر ئەمریکا، بنکەکانی ئەمریکا، بەڵام ئەمریکا چێت لە سووریا گروپ و ملیشیاکانە کاتە ئامانج. بۆچی وانێ لە عێراقن هێرش دەکەنە سەر ئەمریکاوان ناکاتە ئامانج؟ من ئاگاداری ئەو کردە سەربازیانە نیم کە ڕوودەدان بە دیاریکراوی، بۆیە لە هەر حاڵەتێکدا بێ بەڕاستی ژیرانە نییە کە هەموو کارتەکانی خۆت بخەیتە ڕوو. لەوانەیە ئامانجگرتنی ئەوانە لە سووریا ئاسانتر بێ، پێگەیشتن پێیان ئاسانتر بێ، بەڵام ئەمریکا وڵاتێکە کە هەندێک جاردان بە خۆی تا دەگرێت، بەڵام کە گەیشتە حەدی خۆی ڕادەی خۆی وەڵام دەداتەوە، وەڵامی تۆندیش دەداتەوە. بۆیە ئەم وەڵامدانەوەی ئەمریکا پێم وابێ ژیرانن، بەڵام ئەگە استراتیژی بیریان لێ بکەیەوە هەندێک جار ناژیرانەیەنە پێشچاو، بەڵام دەبێ ئەم ملیشیانە زۆر وریابن لە کاردانەوەی توندی. باشە، پێشبینیتان بۆ شەڕی حەماس و ئیسرائیل چێ؟ ئایا هەر بەو شێوەیە دەمێنێتەوە یان بەرەی تری شەڕ دەبنەوە؟ جەنگەکە فراوانتر دەبێ؟ پێم وابێ ڕوونە ئەوەی کە حەماس کردی بەبێ زانیاری لەسەر ئەوەی کە کێ هاوکاری دەکا و ئێرانیش زانیاری ئەوەی نەبووە، بۆیە ئەوەی کە کردیان بەڕاستی کردەوەیەکی زۆر قێزەون بوو. کوشتنی 1400 کەس لە فێستیڤالێکی میوزیک لە ناو ماڵەکاندا، کوشتنی منداڵ. ئەمە تاوانێکە بە تێڕوانینی من هەر کەسێک ئەم فەرمانەی کردووە، هەر کەس بەشدار بۆ تێیدا دەبێت سزا بدرێ، ئەنجا بە گوێرەی یاسا بێت یاخود بە هەر شێوەیەک بێ، بەڵام ئیسرائیل دەیەوێت بیان کوژێتەوە لە ناویان باتەوە. بۆیە ئیسرائیلیش بەرپرسیارەتی هەیە لە ئەستۆیە. یەکێک لەو بەرپرسیارەتانە ئەوەیە کە وەڵامدانەوەی سەربازیەکانی دەبێت سنووردار بن، نەک بەو شوەیە کە حەماس کردی، بەڵکو ئەو شوێنەی کە هەڕەشەی دەبێت بیان کاتە ئاماژ لە ناویان بە
و ئەمە تاوانی جەنگە کە تۆ هێرش بکەیتە سەر خەڵکی سڤیل منداڵ بکوژی چونکە بەڕاستی هەندێک جاریش ئەو ناوچە مەدەنیانەی کە ئەکرێنە ئامانج چەکداری حەماسی تێدایە بۆیە کوشتنی ژن و منداڵ بەڕاستی جێگەی نیگەرانیە بۆیە دەبێ ئەومان لە پێشچاو بێ ئەوەی حەماس دەیەوێت چی بکە واتە دەویست چی بەدی بهێنێ بەم هێرشانێ ئامانجەکەی چی بوو بیری لە دەرەنجامەکەی نەکرد بوویەوە بۆیە ئەم حەماس هێرشەکەی خۆی زۆر بە باشی ئەنجامدا و توانی سیستەمی هەواڵگری ئیسرائیل تێپەڕێنێ سوپای ئیسرائیل تێپەڕێنێ و هەندێک ئامانجی دیاریکراوی بچووک بوون یەکێک لەوانە ئەوە بوو کە جارێکی دیکە دۆزی فەلەستینیەکان بگەڕێنەوە سەر شاشەی با بڵێن سیاسەتی دنیا و جارێکی دیکە دەیویست کە ڕۆڵی خۆیان پیشانی هەموو جیهان بداتەوە چاوی دنیا بخاتەوە سەر فەلەستین و حەماس بەڵام ئایا دەیزانی وەڵامی ئیسرائیل چی دەبێ ئەمە پرسیارەکەیە ئەوە تۆ کوشتنی خەڵکی ئیسرائیل ئایا بێوەڵام دەمێنێتەوە ئایا باجەکەی کێ دەیدا بۆیە من پێم وایە ئیسرائیل دەبێت زۆر وریابن چونکە ئەگەر کوشتانی زۆر بکەن ئەو شتێک حەماس دەوێت و خراپە بەڵام ئەگەر بکرێ یەک شتێکە زیاد بکەم ئەگەر بکرێ یەک قسەی دیکە زۆر سپاس بۆ پیتەر گالبرێت سیاسەتمەدار و دیبلۆماتکاری ئەمریکی کە لە شاری بۆستنی ئەمریکاوە لەگەڵمان بووی زۆر سپاس.